هاوکاری نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی زۆر جوان هەستی پێدەکرێت و ئێمە تەئکید لەوە دەکەینەوە کە حکوومەتێکی بەرپرسیار و خزمەتکاری ئەو خەڵکەین هیوادارین کە هاوڵاتیان لە واجباتی ئێمە ڕازی بن چونکە ئەوەی کە ئێمە دەیکەین تەنها و تەنها بۆ خزمەتی هاوڵاتیانە و پاراستنی سەلامەتی و تەندروستی هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان. ئێمە متمانە و بڕوابوونێکی دروستمان هەیە لەگەڵ هاوڵاتیان و ئەو پردە کە هەردوو لامان باوەڕیمان بە یەکەیە دروست بووە و ئومێدەوارم کە ئەمە ببێتە بەردی بناغە بۆ ئەوەی کە بە یەکەوە قۆناغی سەختتر تێپەڕێنین چونکە بە حەقیقەت ڤایرۆسی کۆرۆنا تەنها کێشەی تەندروستی نییە بەڵکو ئێستا بووەتە فاکتەرێکی ئەساسی بۆ ئەوەی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئابووری جیهان دروست کردووە و لەوانش ئابووری عێراق هەمووتان ئەزانن کە بەم دوایە نرخەکانی نەوت دابەزی هاوکات لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەمە کاریگەری ڕاستەوخۆی دروست کردووە لەسەر ئابووری هەرێمی کوردستان. ئێوە هەمووتان ئەزانن کە ئێمە داهاتی ناوخۆمان لە ئەنجامی ئەو بڕیارانەی کە بۆ پاراستنی سەلامەتی هاوڵاتیان هەتا ئێستا دراون داهاتەکە نێزیک بووتەوە لە سفر چونکە هەرچی بەرهەمە هەرچی ئیشە هەرچی داهاتە لە ناوخۆ ڕاگیراوە بەڵام ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بیرمان لەوە کردەوە ئێمە لە بینی خراپ و خراپتر ئەبێ کامەی هەڵبژێرین. ئایا ئێمە تەندروستی هاوڵاتیان بکەینە قوربانی داهات یاخود داهاتەکەمان بکەینە قوربانی تەندروستی هاوڵاتیان؟ ئێمە پێشووتر بڕیاری هاتووچۆمان ڕاگررتنی هاتووچۆمان دابوو بۆ 48 کاتژمێر دواتر بۆ 72 کاتژمێر نوێمان کردەوە. ئەمە بەڕاوێژ بوو لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت لەگەڵ جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت و هەروەها پارێزگارە بەڕێزەکان ئەمڕۆژ لە کۆبوونەوەیەک لەگەڵ ئەو بەڕێزانەی کە لەگەڵم ڕاوەستاون و لەگەڵ پارێزگارەکانی هەولێر و دوهۆکیش ئاڵ و گۆڕی بیرروڕامان کردووە گەیشتینە ئەو ئەنجامەی کە بە پێی هەڵسەنگاندنی وەزارەتی تەندروستی ئەو بڕیارانە زۆر بەسوود بوون و بوونەتە هۆکارێک بۆ ئەوەی کەمترین حاڵەت تۆمار بکرێتن لەو ماوە و بۆیە بڕیارمان دەکە بۆ ماوەی 5 ڕۆژ ئەم بڕیارە درێژ بکرێتەوە و لە ئەم شەو کاتژمێر 12 شەو دەست پێ دەکاتن تاوەکو کاتژمێر 12 شەوی 23 مانگ درێژ دەبێتەوە. بۆ دەسەڵاتی ترمان داوە بە پارێزگارەکان هەندێک خەڵک هەیە کە شوێنێکی ژیانی هەیە یاخود بەرهەمێکی هەیە پێویست دەکاتن ڕۆژانە یان چەند ڕۆژ جارێک سەردانی بکاتن ئەم دەسەڵاتە دراوە بە پارێزگارەکان لە دوای نیوەی شەوەوە تا بەیانیەکی زوو ئەم خەڵکە بتوانن ئەوەی کە لە ژووری ئۆپەراسیۆنەوە ڕێگای پێ بدرێتن و هاتووچۆ شوێنەکە بکاتون و لە کاتی خۆی بگەڕێتەوە.